ئەمانەی هاوڵاتیانی خۆمان لەم شارە خۆشەویستە دڵنیاکەین ئێمە تیمەکانمان لە ئامادە باشیایە بەشی ئامێرەکان بەشی خزمەتگوزاری و بەشی ئاوەڕۆ تیمی خەفەریاتمان داناوە کۆمپانیاکانی پاکردنەوە کە 4 کۆمپانیان کۆمپانیای هەرێم و خالیشینچی و قوباد و کۆمپانیای شکار تیمی ئەوانیشمان ئامادە کردو بۆ ئەوەی کە ڕوبەڕووی هەر حاڵەتێکی نەخوازراو ببینە تکا لە هاوڵاتیانەکەین لە ڕێی کەناڵەکانیەوە هیوادارین ئەم پەیامەمان بە هاوڵاتیان بۆ بگێنن بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر حاڵەتێکی نەخوازراو هاوڵاتیان ئەمڕۆ و ئەم شەو لە ماڵەکانی خۆیانەوە دەست پێ بکەن گەلی و با بڵێین وەرگرتنی ئاوی ماڵەکانیان و دەرچەکانیان لە ماڵەکانیانە پاک بکەنەوە ئەزانین بە بۆنەی ئەم بارانی وەکو باسم کرد لە ڕۆژانی ڕابردووە ڕوویاوە خۆڵ و پیسێکی ێجگار زۆر و گڵێک هاتۆتە خوارەوە ئەم حملەی ئینتیخابیش کە کراوە بەڕاستی بە بۆنەی بارانەکانەوە زۆرێک لە بڕۆشور و دیعایە و با بڵین ئەو ئەدەواتانی بەکارهێنراوە لە حملەی ئینتیخاباتەکە کەوتۆتە سەر جادە و کەوتۆتە ناو ئینلێت و ناو مەناڵەکانمانەوە